ناوم حەسیمی خوسرەویە لە جوانڕۆ هاتوون جوانڕۆی سەربەرز لە سنم 45 ساڵە لە 20 ساڵیوە ئەم ئیشمە شروع کردە عەلاقەم هە پێی دەرامەدی باشە خراو نییە وەڵا بۆ هەموو کەژێ ئەچین وەلێ بەس کەژێکێ گلێرتر وێ وەنی فرەتر وێت ئەو موقع بتوانی لەو کەژا ئیش و ئەمەڵ و فرەتر لە پێشەوە بڕوە ئەگەر کەژەکە خراوێت تۆیش کەمتر کارەکەت سەرەگرێ ئەو وەخە دەرامەد و کەمترەوێت وەلێ ئەگەر گلێر وێ و وەنەکەی جەمون تۆ فرەتر ئیشەکەی. لە پێش عاشق خاکەکە بکەنین بیکەین بە قوڕ بعد نەفەرێ بڕوا من خۆم لەوە دەرم لە لەی بداتوە بعدەوە هۆسا تێت ئەیوەسێ بعد دوای بەستنەکەی چەند بدەتێ یەمان توو لە کێشێ دوای یەمانەکە لە لەی ئەدەی تۆ دوای لەلەکەی شروعەکەی وەجەمکردن دوودی دوومان توو لە کێشی هەر لە مناڵی و لە کوردایەتی خۆمان ئەم شغڵە لە باوکو و باوای هەمە ئەم شغڵیە کردووە ئێمەیش هەر لەوە فێر بووین سەختیەکانی ئەوە سەئیتر ئەزیەتە تۆشێ قڕوە کۆ بوویتە سەر بێریتێ خوارەوە ناوی ئەم بەردا کەمەرە ئەو مەوقع هەتا ماری هە جانەوری هە گشتێکی هە شەوای تۆ کەژۆ پەخشەی هەست خاکەی هە ئەم گشت سەختیەکی هەست وەلێ بەس ئێمە عەلاقەمان پێگرتووە ناکا ئیشێکی ناڕەحەت. لە باوباپیرانی خۆمەوە فێر بووم ئەمە 5 ساڵ ئەمە کارمە من ئیشم لە ناوی بنێشتا قوڕکێشە بەردەسی هۆساکەمەوە بێمە قوڕە لێک بدەم و جەمی بکەم و بیخەمە ناو بەردەس و بیوەم بگەێنم بەو هۆسامە و خۆشەی بکەم و لێی بەم لە یەک تا ئەو کۆچەڵا ئال بوەسێ بیدەم بەدەستی ئەو هۆسامەوە ئیشی من ئەوەیە ئەمە 5 ساڵە ئەمە کاری منە من تەمەنم 25 ساڵە 5 ساڵ ئەمە کاری منە فێر بووم و ئەم کارانە دەکەین. کەمە شارەزا بیت لە کارگاکە زۆر سەختە هەموو کەسێ دەتوانێت وەلە ئیتر ئەویش بە پێی خۆی توانێشێ بتوانێت کار بکە کە بتوانێت قوڕەکە لێ بدا لە یەک بتوانێت بەیانیان زوو لە خەو هەڵسێ بچێ ئەو قوڕە زوو چن بخاتە ناوی ئەو قوڕەکە بگرێتەوە لە یەکی با بیوە ئەبێ کارەکەی زۆر سەختەکە بێ شارەزابی سەختە تۆ قوڕە ئەبێ لەو پوش و لەو لێژگە و سەختایە بۆی تەبان ئەژێ خۆت محەکەم بکەیتەوە کە لەوێنە کەوتی دەخوا ڕانێکرد نەشکێ پایەک و نەشکێ قورەت و بوێ بتوانی ئەو کارە بکەیت بۆ هەموو کەسێ نابێ ئەم کارە کە نەتوانێت و تا ئەلان کاری نەکرد بێ خۆڵێک بێ بەکار بێت بەکاری ئیش بێت ئەسا خۆڵی چەرمک لە ناویانە خاسترە ئەتوانی بنێشتەکەی لە ناویە هەم بۆ ئالتر هەڵبگیرێت و بەرداشتی لێ بکەیت و کۆی بکەیتەوە بۆ هۆساکەی چاکترە کە ئەتوانێت بیبەسێ بە پێی کەژەکان کەوتون کە چۆن بن زۆر بەساون و لەلەیان زۆر لێ درابێ ئەو کەژە چۆن بێ تا ئەگەر تا خاز بێت و کەم بڕابێ ئەو کەژە بنێشتی خاستر دەبێت ئەرێ وەڵا هەموو ساڵە گەر بیبری بەرهەمی کەمترە دات و ئەگەر بینی بخەی مەسەڵەن ساڵی بیوڕی 2 ساڵ نەیوڕی بۆ ساڵی بعدیتر هەمتر بنێشتی خاستر دەبێت و ئەتوانی خاستر کۆی بکەیتەوە و بنێشتەکەی خاسترە بێت.